دیمەنی ڕووخانی ماڵێکە لە گەڕەکی قەتەوی شاری هەولێر بەهۆی زۆری بارانبارین و تەقینی پۆندی دارەت و زیان بەو ماڵە و چەند شوێنێکی دیکە لە نزیک ڕێڕەوی ئاوی هەولێر کەوتووە. خاوەنی ماڵەکە دەڵێت کاتژمێردنەوەی بەیانی بوو ماڵەکەم ڕووخا لە کاتێکدا کە خەریکی نان خواردنی بەیانی بووین. تقریبا شاکەمانی نادەری و ڕاست دیوارەکە ڕۆی ئەوە ڕوخۆ ئەوەی ڕوخە لەگەری دوای حەمامەکەش ئەوە بەڕاستی هێتا سەری ڕوخە وا دیارەوە دیوارەکەم تەقیە ئەوە دیارە. خانەکە بەخەڵ چێوە ماوە لای دابنیشی؟ والله كنت أنا دابنیشی سری دەرێکە سری ئەو دیوارانەکە سری ئەو دوی تەسویراتە بکە زانە هیچ تەک نمایە لە سەری بری لێ بژی نا ماڵەکەم وا چۆرەکەم دەگوازمەوە. ئەو بەندە ئەو دووەم جارە گەشتێ. هاوڵاتیەکی دیکە دەڵێ حکوومەت بڕیاری دەرکرد بوو ڕێڕەوی ئاوەکە بکەن بە دیواری گابیۆن، بەڵام بەهۆی کەمتەرخەمیەوە دواخرا تاکو کارەساتی لێکەوتەوە. ئەمرێکیان دەرکرد بۆی دیواری گابیۆن دروست بکەن. خۆشبەختانە چەند جارێک سەردانی ماکردن ئەمری کتابەکەشمان پێیە بابرین کە ئەو دیواری گابیۆنە دروست بکرێت کولفەکەی 900 میلیۆن بۆ لە پرۆژەی بە پەلەدانرایە کە زوو پێش ئەوەی ببتە زستان دروست کرێ، بەڵام ئیدی لە 2023ەوە تا ئێستا ئیشەکە جێبەجێ نەکراوە. ئەگەرچی بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر لە ڕاگەیەندراوێکیدا جەخت دەکاتەوە، لاشەی سەرەکی پۆندەکە هیچ زیان و داڕمانێکی تێدا نییە، بەڵام تیمی پەیام سەردانی پۆندەکەی کرد و لە نزیکەوە دەرکەوت پۆندەکە بە تەواوی داڕماوە. ئەمەش دەری دەخات بەشێک لەو پۆندانەی بۆ گلدانەوەی ئاو دروست دەکرێن لە بنیاتناندا لەلایەک ڕەچاوی بنەما زانستیەکان ناکرێت، لەلایەکی دیکەوە بودجەی پێویستیان بۆ تەرخان ناکرێ. ئەمە ژوا دەکات ئیشەکە بە کرچ و کاڵی بەجێ بهێڵدرێت. بەم هۆیەوە هەندێک جار لە بری سوودی درێژخایان دەبێتە مەترسی بۆ سەر ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.